بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لوانەی 25 دا بە خزمەتتان دەگەینەوە لە زانستی قورئانی پیرۆز کە تەواوکەری وانەی پێشوویە، هەر باسکردنە لە ناسخ و منسوخ. بێگومان ئەوەی کە قسەی لەسەر نییە و هەموو عولەما یەکدەنگن لەسەری ئەوەیە کە پێغمبەری ئێمە عەلەیهی السەڵات وەسەلام ناسخ و بەتاڵکەرەوەی شەریعەت و ئایینی هەموو پێغمبەرانی پێش خۆیەتی. قورئانی ئێمە کە دوا کتێبی ئاسمانیە کە خوا ناردوویەتیە خوارێ، هەرچی کتێبی دیکەی ئاسمانی هەیە هەمووی نەسخ کردوونەتەوە، کە ئەوە ڕەئی تەبەن هەرچی موسڵمان و هەرچی ئەهلی قیبلەیە، کە ئەوە هیچ قسەیەکی لەسەر نییە. سەبارەت بە ئەوەی کە ئایا لە ناو قورئانی ئێمەشدا وەکو باسمان کرد ئاەت هەیە منسوخ بێت هەبێت ئیشی پێ نەکرێت و ئاەتێکی دیکە هەبێت حکمەکەی بەتاڵ کرد بێتەوە، بێگومان ئەوەش خلافی تێدایە وەکو باسمان کرد. هێندێک لە زانایان ئینکاری ناسخ و منسوخ دەکەن بە دلیلی ئەوەی کە دەڵێن ناکرێت خوای پەروەردیگار حکمێکی بۆ خۆی قەرار دابێت و دواتر گۆڕانکاری بەسەردا هێنابێت، یان ئاەتەکانی ناسخ و منسوخ بە پلەبەندی و قۆناغبەندی ناو دەبن نەک بە ناسخ و منسوخ. بەڵام جمهوری عولەما و ئەهلی زۆرینەی ئەهلی سوننە و جەماعە ڕەئیان وایە، بۆچوونیان وایە کە بەڵێ لە قورئانی پیرۆزدا کۆمەڵێک ئاەتمان هەنە منسوخن ئیشیان پێ ناکرێت و کۆمەڵێکیش ئاەتمان هەنە دواتر هاتوونەتە خوارێ، ئاەتەکانی پێش خۆیان حکمەکە گۆڕانکاری بەسەر داهێناوە و حکمەکەیان بەتاڵ کردوتەوە. بەڵگە و دلیلی جمهوری عولەما لەسەر ئەوەی کە بەڵێن ناسخ و منسوخ هەیە، یەکەمیان ئەو ئاەتەیە کە خوا دەفەرمێت زۆر بە سەراحەت بەڕاشکاوی هیچ تەویلێک هەڵناگرێ، دەفەرمێت ما ننسخ من آية أو ننسها نأتي بخير منها أو مثلها. هەر ئاەتێک حکمەکەیمان بەتاڵ کرد بێتەوە، چاکتر لەوەی بەتاڵمان کردوتەوە هێناومانە، یا هاوشێوەمان بۆ پێغمبەری خوا هێناوە صلی الله عليه وسلم. ئەوە یەک لە دلیلەکان. دلیل دووەم، خوا دەفەرمێت وإذا بدلنا بەسەراحەت آية مكان آية. ئەگەر گۆڕانکاریمان هێنابێ بەسەر ئاەتێکدا لە جێگای ئاەتێکی دیکە، ئاەتێکمان لابر بێت لە جێگاوی ئاەتێکی دیکەمان هێنابێت، ئەوە والله أعلم بما ينزل. خوای گەورە لە هەموو کەس چاکتر دەزانێت چی دێنێتە خوارێ و چی هێناوەتە خوارێ. قالوا إنما أنت مفتر. کاتێک شتیوان لە قورئاندا دەبینی، بتپەرستەکان و جوولەکەکان دەیانگوت محەممەد بۆ خۆی ئەو قسانە دەکات و بۆ خۆی قورئانی هەڵبەستووە، بەڵام خوا دەفەرمێت بەل ئەکثەڕهم لا یعلمون. زۆرینیان نازانن لە حکمەتەکەی حاڵی نابن. کەواتە ئینکاریکردنی ناسخ و منسوخ خەتەرە و ئینسان دەگونجێ بەر ئەو ئاەتەکە کەوێت کە ئەکثەڕهم لا یعلمونە. ئەهلی عیلم، ئەهلی تەقوا و دینداری قسە لەوەدا ناکات و ئینکاری ئەو مۆزوعە ناکەن. خاڵی دلیلی سێهەم، خوای گەورە دەفەرموێ قد نرى تقلب وجهك في السماء فلنولينك قبلة ترضاها. هەمومان دەزانین کە پێغمبەری خوا صلی الله عليه وسلم 13 ساڵ لە مەککە لە کاتی نوێژدا ڕووی لە بەیت المقدس کردووە. کاتێک کە چۆتە مەدینە نزیکی 16 مانگ و چەند ڕۆژێک ڕووە و بەیت المقدس نوێژی کردووە، بەڵام خوای پەروەردیگار بە ئاەتی قد نرى تقلب وجهك في السماء فلنولينك قبلة ترضاها. خوای پەروەردیگار قبلەی یەکەمیان کە بریتی بووە لە بەیت المقدس هەڵوەشاندۆتەوە، بەتاڵ کردوتەوە بە ئاەتێک کە خوای پەروەردیگار دوای 14-15 ساڵ پێغمبەرایەتی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم ناردوویەتیە خوارێ. بەڵگەیەکی دیکە زۆر بە خێرایی بریتیە لەوەی کە عیدەی ئافرەت لە قورئانی پیرۆزدا ئەگەر سەیری ئەو ئاەتەکەی نەزانین ناسخ و منسوخ چیە، خوا دەفەرمێت وەصیەة لئەزواجهم متاعا إلى الحول. سەرەتا خوای پەروەردیگار عیدەی ئافرەتی مێرد مردوو، یعنی ئافرەتێک کە مێردی مردبایە
دەبووە ساڵێک چاوەڕێکات ئەو جار بۆی هەبوو مێردی کاتەوە بەڵام دواتر خوای گەورە ئاەتێکی دیکەی ناردە خوار فەرمووی والذین یتوفون منکم ويذرون ئەزواجا يتربصن بأنفسهن 4 أشهر وعشرا دواتر خوای پەروەردیگار ئەو ئاەتەی نارفەرمووی ئەو ئافرەتانەی مێردیان دەمرێت 4 مانگ و 2 ڕۆژ چاوەڕێ دەکەن بە ئاەتی 4 مانگ و 2 ڕۆژەکە حکمی 1 ساڵ چاوەڕوانیکردنەکەی ئافرەتی مێرد مردووی بەتاڵ کردوتەوە و هەروەها بەڵگەی دیکەمان زۆرن وەکو ئاەتی وەسێت سەرەتا طبعاً واجب بووە بەڵام خوای پەروەردیگار دواتر بە ئاەتی میرات حکمەکەی هەڵوەشاندۆتەوە و بەتاڵ کردوتەوە ئەوە دەلیلەکان بەڵگەکان کە پێویستە ئاگاتان لێیان بێت و بیانزانن بابەتێکی دیکە ئایا چەند جۆر نەسخمان هەیە لە قورئانی پیرۆزدا بێگومان ئەوەش گرینگە ئاگاتان لە خاڵەکان بێت یەکەم جۆری نەسخ هەندێک ئاەتمان هەنە خوێندنەوەکەشیان و هەروەها حکمەکەشیان بەیەکەوە بەتاڵ کراوەتەوە جۆری یەکەم ئاەتمان هەیە سەرەتا لە قورئاندا بوونی هەبووە خوای پەروەردیگار دواتر فەرمانی بە پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم لە ڕێی جیبریلەوە کە ئەو ئاەتە بسڕەوە بە نووسینیش بانەبێ و پێغەمبەریش صلی الله عليه وسلم دووبارەی نەکردوتەوە وەگەوەی لەبیری چوو بێتەوە و ئیهمالی کردووە و حکمەکەشی بەتاڵ کراوەتەوە کە ئێستا ئێمە ئەو جۆرە ئاەتانە نە بۆمان هەیە بیان خوێنینەوە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای ئەوە نەیخوێندونەتەوە نە بۆشمان هەیە حکمیان پێ بکەین وەکو ئەو حەدیثەی کە عائیشە خوا لێ ڕازی بێت بۆمان دەژێڕێتەوە کە لە بوخاری و لە ئەبوو داود و ترمذی و نەسائی و هەموو ڕیوایەتیان کردووە ئەو ئاەتێک بۆ کاتی خۆی 10 رضعات معلومات يحرمن فنسخن ب5 رضعات معلومات فتوفى رسول الله صلى الله عليه وسلم وهن فيما يقرأ من القرآن دەفەرمێت ئەوە کە کەسێک شیری لە کەسێک خواردبایە بە 10 جار خواردن ئەو جار لە یەکتری حرام دەبوون بەڵام دواتر خوای پەروەردیگار حکمەکەی گۆڕانکاری بەسەر حکمەکەی داهێنە بە 5 جار کەواتە ئەو ئاەتە نووسینەکەشی لە قورئاندا نەماوە کە عائیشە دەفەرمێت سەرەتا هەبوو بەڵام دواتر لە ناو کتێبی خوای پەروەردیگاردا بە نووسینیش ڕەش کرایەوە حکمەکەی گۆڕانکاری بەسەر داهات بەوەی کە 5 جار دەفەرمون ئەو ئاەتە بەشی یەکەمی تەبەن حکمەکەش و خوێندنەوەکەشی بەتاڵ کراوەتەوە بەڵام بەشی دووهەمی تەنها خوێندنەوەکەی لە ناو قورئاندا نەماوە بە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیسبات بووە بەڵام حکمەکەی بۆ ئێمەی موسڵمان ئێستا بوونی هەر ماوە ئەوە جۆری یەکەم جۆری دووهەم هەندێک ئاەتمان هەنە خوێندنەوەکەی بۆ لە ناو قورئاندا ڕەش کراوەتەوە ئاەتەکە لە ناو قورئاندا بەنووسین نییە بەڵام حکمەکەی ئێستا لە ناو ئێمەدا جێبەجێ دەکرێت ئەو ئاەتە کاتی خۆی سەرەتا بەشێک بۆ لە سوورەتی النور الشيخة والشيخ إذا زنى فرجهما البتة دەفەرمێت ئافرەتێک یا پیاوێک کە بە تەمەن بن و ژنیان هێنابێت و مێردیان کرد بێت کاتێک کە زینا دەکەن ڕەجمیان کەن وەکو سزایەک لەلایەن خوای پەروەردیگارەوە بەڵام ئیمامی عومەر دەفەرمێت دوای وفاتی پێغەمبەریش کە خەڵکێک دەیانگوت بۆچی ڕەجمیان دەکەی خۆ ڕەجم ئاەتی ڕەجم لە ناو قورئاندا نەماوە ئیمامی عومەر دەیفەرموو ئەگەر لەبەر ئەوە نەبا خەڵک دەیانگوت دەستکاری کتێبی خوای گەورەی کردووە ئاەتێک پێغەمبەری خوا نەیهێشتووە عومەر هێنایەوە جارێکی دیکە ئاەتەکەم لە ناو قورئاندا دەنووسیەوە کەواتە ڕەجمی پیاوێک کە ژنی هێنابێت و زینا بکە ئافرەتێک مێردی کردبێت و زینا بکە حکمەکەی هەیە ئێستا ئەگەر حکمی ئیسلامی هەبێت دەبێ هەر پیاوێک و ئافرەتێک ڕەجمی یعنی زینای کرد دەبێ بەرباران بکرێت و بەبەر لی بدرێ هەتا دەمرێ ئەوە حکمەکەی بەڵام ئاەتەکە بنووسین لە ناو قورئاندا
نەماوە وەکو ئیبن حەبان لە سەحیحەکەیدا بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێت سوورەتی ئەحزاب و سوورەتی نور ژمارەی ئاەتەکانیان سەرەتا وەکو یەک بوو بەڵام دواتر کە ئەو ئاەتە نەسخ بوویەوە گۆڕانکاری بەسەر ژمارەی ئاەتەکان دا هات جا عولەما دەفەرمون ئەو دوو جۆرە لە نەسخا ئاەتێک تەبەن حکمەکەشی نەمابێت و خوێندنەوەکەشی نەمابێ یان ئاەتەکە حکمەکەی مابێ بەڵام خوێندنەوەکەی نەمابێ لە قورئاندا دەگمەنن هەن بەڵام زۆر کەمن. جۆری سێهەمی نەسخ کە ئاگاتان لێی بێ ئیشمان بە ئەوەیە ئێمە زۆر ئیش لەسەر ئەوە دەکەین و پێویستە ئاگامان لە ئەوە بێ بریتە لەوەی ئاەتێک حکمەکەی نەسخە حکمەکەی بەتاڵ بۆتەوە بەڵام خوێندنەوە و تیلاوەکەی هەر ماوە کە ئەوە لە ناو قورئانی پیرۆزدا ژمارەیان زۆر زۆرە کە مفەسرین دەفەرمون 63 سوورەت ئاەتی منسوخیان تێدایە بە نمونە وەسێت بۆ دایک و باوک وەکو باسمان کرد کە لە سوورەتی بەقەرەدا باس کراوە خوای پەروەردگار بە ئاەتی میرات بەتاڵی کردوتەوە ئاەتی عیددەی ئافرەتی مردوو کە ساڵێکە ئێستاش لە قورئاندا ئێمە دەیخوێنینەوە بەڵام حکمەکەی نەماوە و هەروەها کاتی خۆی واجب بوو سەحابە ئەگەر ویستبیان قسە لەگەڵ پێغەمبەرکەن صلی الله علیه وسلم پێشتر سەدەقەیەکەن ئاەتەکە ئێستاش هەرماوە بەڵام حکمەکەی کاتی خۆشی بەتاڵ بووبوویەوە و ئێستاش ئیشی پێ ناکرێت کەواتە ناسیخ و منسوخ لە ناو قورئانی ئێمەدا کە دەیخوێنینەوە ئێستا بەڵێ بوونی هەیە لە 63 سوورەتدا ئاەتمان هەن دەیان خوێنینەوە ئێمە و لە خوێندنەوەیاندا مەئجورین وەکو ئاەتەکانی دیکە خێرمان دەگاتێ بەڵام کاتێک کە دێتە سەر ئیش پێکردن و معناکردن دەبێت ئاگامان لێ بێت چونکە لێت تێک دەچێ ئێستا ئاەتێک هەر لە سوورەتی بەقەرە هەردوو ئاەتەکان ئەوەی باسی 4 مانگ و دەڕۆژەکەی دەکا ئەوەی باسی 1 ساڵەکەی دەکا یەکیان دەڵێ 1 ساڵ با چاوەڕێ بێ یەکێکیان دەڵێ 4 مانگ و دەڕۆژ با چاوەڕێ بێ چۆن لەو ئاەتانە تێ دەکەی ئەگەر ئاگات لە ناسیخ و منسوخەکەی نەبێ ئاەتێک دەفەرمێ ئەگەر کەسێک مرد بە تەمای مردن بوو بە وەسێت ماڵی بدا بە داک و بابی بە خزمە نزیکەکانی لە سوورەتی نیسائیشدا خوای گەورە هاتووە بەشی داک و باب و هەموو خزمە نزیکەکانی دیاری کردووە وەسێت بەویستی ئینسانە دەگونجێت باب زۆری داتێ و داک کەم داک زۆر و باب کەم بەڵام خوای پەروەردگار هاتووە لەوێدا تەحدیدی کردو ئەگەر ئاگات لێ نەبێت تووشی هەڵەی زۆر گەورە دەبین ئەگەر ئەوەش بۆیە 3 جۆر نەسخمان هەیە لەبەر درێژبوونەوەی کات دووبارەیان ناکەم و بەس ئاگاتان لە 3 خاڵەکەی بێت هەر 3 خاڵەکەمان دەون حکمت لە نەسخکردنەوەی ئاەتەکان چییە؟ عولەما دەفەرمون قورئانی پیرۆز هەر وەکو چۆن ئێمە کە دەیخوێنینەوە بۆ ئەوە دەیخوێنینەوە لە حکمەکانی تێبگەین و حکمەکانی لە ژیانماندا جێبەجێ بکەین بە هەمان شێوەش دەیخوێنینەوە قورئان بۆ ئەوەی خێرمان دەستکەوێت لە بەرامبەر پیت و حرفەکاندا کە هەمومان دەزانین بە خوێندنەوەی هەر پیتێک خێرمان دەگاتێ جاری وایە خوای گەورە دەیەکەی دەکا بە سەدەکەی دەکا بە 700 کەواتە خوای پەروەردگار کە ئاەتەکانی هێشتونەتەوە لە ناو قورئاندا و ئیشیشیان پێ ناکرێ بۆ ئەوەی هێشتونیەتەوە ئێمە لە ئەجرە قیامەتیەکەی بێبەش نەبین بەڵێ ئیشی پێ ناکەین بەڵام هەر کاتێک ختم دەکەین و بەسەر ئاەتەکاندا دەڕۆین خێری خوێندنەوەی ئاەتەکانمان دەگاتێک کە زیاتر لە 6 ئاەتی منسوخمان هەیە ئەگەر ئەو ئاەتانە نەبانە خێری ئەو ئاەتانەمان لە قیس دەچوو ئەوە یەک لە حکمەتەکانی حکمەتی دووهەمی ئەوەیە کە عولەما دەفەرمون نەسخ کە لە قورئاندا هەیە خوای پەروەردگار کە حکمێکی بەتاڵ کردوتەوە و هەڵۆشاندوتەوە هەمیشە حکمێکی ئاسانتری هێناوە ئافرەتێک ساڵێک چاوەڕێکات بۆی هەبێ بنمونە شوو بکاتەوە یا 4 مانگ و دەڕۆژ کامیانی بۆ ئاسانترە بێگومان 4 مانگ و دەڕۆژەکە دەفەرمون بۆ ئەوەی عەبدەکانی خوای پەروەردگار هەست بە نیعمەتی خوای پەروەردگار کەن هەست بۆ بکەن کە خوای گەورە سەرەتا حکمێکی قورسی لەسەر داناون بەڵام دواتر حکمەکەی بۆ ئاسان کردوون گۆڕانکاری بۆ بەسەرداهێناون بە ئاسانتری شکری خوای پەروەردگار لەسەری دەکەن و ئەو کاتە
ئەجرێکی دیکەیان دەست دەکەوێت. بابەتێکی دیکە هەل لەسەر نەسخ ئایا نەسخ قورئان تەنها بە قورئان نەسخ دەبێتەوە یا دەکرێت قورئان بە سونەتی پێغەمبەری خوای بە سونەتی پێغەمبەری خواش نەسخ بێتەوە بێگومان لەناو زانایاندا جیاوازی هەیە. هێندێک دەفەرمونون ناسیخ و منسوخ طبعا تەنها ئاەت دەتوانێت ئاەتی نەسخ کاتەوە سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەتوانێت سنەتی پێغەمبەری خوا نەسخ کاتەوە کە ئێمە باسی زانستی فەرموودە ناکەین ئەوە بابوو کاتی خۆی بێ بەڵام ئەوە ڕەئیە کە دەفەرمونون تەنها قورئان بە قورئان نەسخ دەبێتەوە بەڵام لێرەش جمهوری عولەما ڕەئیان وایە دەڵێ بەڵێ دەکرێت ئاەت بە سنەتی صحیحی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەسخ بێتەوە چونکە هەم قورئان وحیە وهمش سنتي پیغمبر خوا صلى الله عليه وسلم وحيا وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى بله دله ذكري بسنتي پیغمبر خوا آد نسخ بو بيتوا دليل شيانسيا أو آتي سورة النور كذا فرمت الزانية والزاني فاجلدوا كل واحد منهما 100 جلدة هذا فرمت آفرتي زناكر وبياوي زناكر بس يوي ناكا جني هنا به ديا جني هنا به شوي كربي يا شوي نكرد به دفرمت صداري ليدن بلان پیغمبر خوا صلى الله عليه وسلم كاتك ما حيز يا غامديا زینان کرد کە ئەویان ژنی هێنابوو ئەویان شووی کرد بوو پێغەمبەر سەدداری لێ نەدان بەڵکو هات ڕەجمی کردن کەواتە بەڵێ بە حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناسخ دەکرێت حەدیثی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم بۆ ئاەتێکی قورئانی. بابەتێکی دیکە ئایا نەسخ لە خەبەر و قیسە و بەسەر هاتەکانی ناو قورئاندا هەیە با زۆری درێژ نەکەینەوە عولەما دەفەرمون نەخێر لە قیسە و بەسەرهات و ڕووداوەکانی ناو قورئان کە هیچ حکمێکیان تێدا نییە ناسیخ و منسوخی تێدا نییە هەرچی گوترابێت یەک شێوەیە و خەبەرێک کە ڕوویداوە گۆڕانکاری بەسەردا نایە دەفەرمون ناسیخ و منسوخ تایبەتە بە ئایاتی ئەحکام تەنها ئەحکام و یاساکان حەڵاڵ حەرام ئەمر و نەهیەکانی ناو قورئان بەڵێ دەگونجێ هێندێکیان منسوخ بن یعنی لە سەردەمێکدا و بۆ سەردەمێک و بۆ کاتێک و بۆ خەڵکێک پێویست بوو بن بەڵام دواتر خوای پەروەردیگار بۆ خۆی گۆڕانکاری بەسەر حکومەکەیدا هێناوە و ئەو ئاەتەی پێشووی بە ئاەتێکی دیتر نەسخ کردوتەوە کە ئەوە بابەتی ناسخ و منسوخ بوو زۆر پێویستە بۆ کەسێک کە تەفسیری قورئان دەکات و تەفسیری قورئان دەخوێنێت و ئەوەی تەفسیر دەنووسێت زۆر پێویستە لە کاتی تەفسیرکردندا و لە کاتی تەفسیر خوێندنەوەدا و لە کاتی وانەی تەفسیردا ئیشارەت بکرێ بەو ئاەتانەی کە منسوخن ئاەتێک کە ئیشی پێناکرێت و حکمی پێناکرێت ڕوون بکرێتەوە بۆی خەڵکی لێی حاڵی ببن و لێی تێبگەن یان هەمیشە ئەو ئاەتانەی کە ناسخ و منسوخن چاکتر وایە هەردووکیانت ئاگا لێ بێ بزانی کام ئاەتە ئیشی پێناکرێ وەکە ئیشی پێناکەی چه ئاەتێکی دیکە ئیشەکەی ڕاگرتووە یا ئیشەکەی بەتاڵ کردوتەوە خوای پەروەردیگار زیاتر شارەزامان کات لە کتێبەکەی خۆی و خوای پەروەردیگار وامان لێ بکات کە ئەوەی دەیزانین ئەوەی فێری دەبین کاری پێ بکەین و خوای پەروەردیگار حکمت و وردبینیەکی زیاترمان پێ ببەخشێ لە کتێبی خوای پەروەردیگار کە بەبێ گومانی وردبوونەوە لە ئاەتەکانی خوای پەروەردیگار پێویستی بە حکمت و دانایی و وریایەکی زیاتر و زۆرتر هەیە وصلی الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.